جوانترین سڵاوتان لەبێ فەرموو نێوکورتێک لە هەواڵەکان. باپێی راپۆرتێکی هاوشی دەستگای هەواڵگری تورکیا و بەرپرسان ئەمنی و پۆلیس و ژەندەرما پاکەکە بە تەواوی هێزەکانی لە خاکی تورکیا نەکشاندۆتەوە بۆ هەرێمی کوردستان باپێی ڕێککەوتنی ئاشتی نێوانیان. باپێی راپۆرتەکە کە ڕۆژنامەی حوڕێتی تورکی بڵاوی کردوتەوە ئەندامانی پاکەکە بە تەواوی پاشەکشان نەکردو لە خاکی تورکیا بەتایبەتی لەو ناوچەستیارانەی کاتیدا جێگیر بوون و دەزانن ئەگەر بکشێنەوە لەو ناوچانە ناتوانن دووبارە بگەڕێنەوە بۆیان. وەزارەتی پلاندانان عێراق ئاشکرا کە ژمارەی دانیشتوانی عێراق لە 35 ملیۆن کەس نزیک دەبێتەوە و ڕێژەی نێرینە لە مێینە زیاترە. بۆی دواخستنی سەرژمێری دانیشتوانیشی گێڕایە بۆ هۆکاری سیاسی. مادی علاق وەکیلی وەزارەتی پلاندانان ڕایگەیاند ژمارەی دانیشتوانی عێراق لە 35 ملیۆن کەس نزیک دەبێتەوە کە بە شێوەیەکی چاوەڕوانەکە و ڕێژەی نێرینە لە 51 و ڕێژەی مێینەش لە 49 تۆمار کردووە. پەرلەمانتارێکی هاوپەیمانی کوردستانی ڕایگەیاند سەرجەم لیستە سیاسەکانی ناوپەرلەمانی عێراق کۆکن لەسەر پەیڕەوکردنی سیستەمی لیستی کراوە لە هەڵبژاردننی پەرلەمانی داهاتووی عێراق کە لە ساڵی 2014 ئەنجام دەدرێت. بەڵام دابشکردنی کورسیەکان و دوو ڕێگەزنامەی کاندیدەکان ڕێگری لە فەسەندکردنی پرۆژە یاساکە دەکات. ئەشواق جاڤلا لە دۆنێکدا بۆ سۆتە لە عێراق وتی لیستەکەیان لەگەڵەوەدا لیستی کراوە و یەکبازنە پەیڕەو بکرێت لە هەڵبژاردنەکان چونکە پەرلەمانتار دەبێت نوێنەرایەتی سەرجەم عێراق بکات نەک یەکپارێزکات. وتەبێژی وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند بڕی 214 ملیار و 524 ملیۆن دینار لە قەرزی کارەبایان لای فەرمانگەکانی حکوومەتی هەرێم و هاوڵاتیانی هەرێمە. نەژڵێت هەر هاوڵاتێک قەرزەکەیان پێنەداتەوە ناچار دەبن کارەباکەی ببڕن. وتەبێژی وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێم ئاماژەی بۆش کرد هەر هاوڵاتێک کەم دەرامەت بێ دەتوانێت قەرزەکەی بە چەند قیستێک بداتەوە. دوای کۆبوونەوەی کیاوە شێرد و مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی کە لە بارگەی مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی لە سلێمانی بەڕێوەچوو لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا دەرەنجامی کۆبوونەوەکە ئاشکرا کراوەڕاگەیەنرا هەردوو پارتە ئیسلامیەکە بە یەک نوێنەری هاوبەش بەشداری لیژنەی ئامادەکاری کۆنگرەی نەتەوەی دەکەن. ئەبوبەکر عەلی و محەممەد حەکیم ڕایگەیاند ئەوان بۆ کۆنگرەی نەتەوەی بڕیاریان داوە خەلیل ئیبراهیم ئەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان با نوێنەرایەتی هەردوو پارتە ئیسلامی لە ئامادەکاریەکانی کۆنگرەکەدا بەشداری پێ بکەن. نوری مالکی سەرۆکوەزیرانی عێراق ئاشکرا کرد بڕیاریان داوە دەسەڵاتی زیاتر بدەنە پارێزگاکان بۆ ئەو مەبەستەش لە خولی داهاتوودا زۆرێک لە وەزارەتەکان هەڵدەوەشێنرێتەوە و دەسەڵاتەکانیان بەسەر پارێزگاکاندا دابەش دەکرێت. لە ناویشاندا وەزارەتەکانی پەروەردە و تەندروستی و شارەوانەکان و ئاودانکردنەوە و نیشتەجێکردن و کاروباری کۆمەڵایەتی. بەرپرسێکی باڵا لە ئەنجومەنی باڵای ئیسلامی ئاشکرا کرد دەسەڵاتداران ئێران ئامادەی وڵاتەکەیان بۆ جێگیرکردنی یاسایش لە عێراقدا پیشانداوە، ئەویش بەناردنی ژمارەیەکێکی تایبەت لە سوپای پاسداران. لە لێدوانێکدا بۆ سکای نیوز بەرپرسەکە ئاماژەی بۆ هۆشکرێران پێشنیازی کردووە و هێزانی لە چواردەوری شار و گەڕەکەکاندا جێگیر بکات بۆ پاراستنی لێرشە خوێناویەکانی چەکدارانی ڕێکخراوی قاعیدە و پاژماوە باسیەکان. کورتێک لە هەواڵەکانتان پێشکەش کرا کامڕان.